سڵەوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. لە ناو شەمەندەفەرەکان نەگەیشت بووینە خاکی نەرویز. لە ناو خاکی نەرویز ڕێگەی دەبڕی. ئاشنا بووین بە کوڕێکی گەنج و دایکی بە ناوی کاک بڕیار و تووباخان. محیبەت و میوان نەوازی زۆریان نوان لەگەڵماندا تا دابەزین. دوای پەیمانی ئەوەشیاندا کە هەر خۆیان بمانگەێنەوە بۆ نەرویز. ئاگام لێبوو کڕۆنیکا زۆری پێخۆش بوو لەگەڵیان دابەزین. بە هەمویان زۆریان لە من کرد و فشاریان خستە سرم کە دابەزم. من ڕازی نەبووم لەگەڵیان بچم لەبەر چەند هۆکارێک. یەکەم، بە هیچ شێوەیەک نەمدەویست هەڵەکەی ستۆکهۆڵم دووبارە ببێتەوە. دەمزانی کە کڕۆنیکا بەو چاوەوە تەماشای ناکا کە من لی تێدەگەم، چونکە درۆیە و بە هیچ شێوەیەک جائیز نییە کەسێک بکەیتە هاوسەری خۆت. دووەمیش، من ناسراوم. ئەگەر بێت و ئەو خێزانە بەڕێزە ڕۆژێک من لەگەڵ خێزانم ببینن ناڵێن ئەی ئەو کەسی ترکێ بوو کە لەگەڵت بوو. خۆ ئەگەر هیچ نەڵێن خۆ مرۆڤ لاوازە و شک و گومانی بۆ دروست دەبێ. لەوانەیە چەندین قسم بۆ دروست بکەن لە نەتاشرا و دای بتاشن. هەڵبەت سروشتی مرۆڤ وایە و ناحەقیشیان نییە، چونکە ئەوان ڕاستی و دروستی من و کڕۆنیکا نازانن. لەبەر ئەوە زۆر داوای لێبوردنم لە تووباخان و کاک بڕیار کرد کە کڕۆنیکا نازانێت. من ئەمڕۆ مەوعیدێکی زۆر گرنگم هەیە و ناشمەوێ وعد خلاف بم لەگەڵ ئەو کەسەدا، بەڵام پەیمان بێت جارێکی تر بە خزمەتیان بگەم. هەر سوێن بوو ڕازیم کردن و ماڵ ئاوایم لێکردن. شەمەندەفەرەکە بەرەو نەرویز کەوتەڕێ. تووڕەبوونێکی زۆرم پێوە دیار بوو تا چەند خولەکێک هیچ قسەیەکم لەگەڵ کڕۆنیکا نەکرد. کڕۆنیکا: ماکوان بچم ئاو یان شەربەتێکت بۆ بهێنم؟ ماکوان: ناتینوم نییە و هیچم ناوێت. کڕۆنیکا: بەخوا دەزانم لە من تووڕەی، ببوورە گەردڵم ئازار دابی. بەخوا مەجلیس و قسەکردنت ئەوەندە خۆشە حەز ناکەم لێت زیا ببمەوە. ماکوان: ئاخر نەک لەسەر برینی من سەما بکەیت و بریندارم بکەیت. چۆن وا دەبێ؟ ئاخر خۆ تۆ خێزانی من نی. تۆ حسابی ئەوە ناکەی کە ڕۆژێک لە ڕۆژان من و خێزانم ببین و تۆیان لە بەرچاو بووە خێزانی من کەسێکی تر بێ. لەو حاڵەتەدا چی ڕوودەدا؟ کڕۆنیکا: بەخوا ڕاست دەکەی، من هەڵە بووم داوای لێبوردن دەکەم. چی دەڵێی وا دەکەم؟ تەنها ئەم جارە لێم خۆش بە. ماکوان: ئەوەی ڕوویدا کۆتای هاتووە، هەوڵ بدە جارێکی ترشتی وا ڕوو نەداتەوە. ئەوەی پێم وتوویت ئەنجامی بدە، بزانین چی بەسەر فڕانگ دێ. ئەوە تاکە ڕێگایە بۆ چارەسەر لە ئێستادا. کڕۆنیکا: زۆر باشە، ئەوەی تۆ دەیڵەی جێبەجێی دەکەم و خاڵی لێ ناپەڕێنم. ماکوان: زۆر باشە، خودای گەورە هیدایەتی تۆش بدە، بەڵکو نوری ئیمان لە دڵتدا دابگیرسێنێ. کڕۆنیکا: ئەتوانی باسی ئەوە بکەیت کە کامە ئاین ڕاستە؟ ماکوان: بەڵێ بۆت باز دەکەم، بەڵام پێویستە زۆر بە وردی گوێ بگریت و لی تێبگەی. ئەوەش بزانە من ناتوانم لە کاتێکی ئاوا کەمدا باسی هەموو ئاینەکانت بۆ بکەم. تەنها سەرەتایەکت دەدەمێ، دوای ئەوە دەبێ خۆت هەوڵ بدەیت و بە دوواداسوونی بۆ بکەیت و لەسەر ئاینی ئیسلام و هەموو ئاینەکانی تر بخوێنیتەوە. بەڵام گرینگە ئاین بناسی لە سێ خاڵدا: خوا و پەیامبەر و پەیام.
واتە کاتێک خوددا ناسی پێویستە بزانی بۆچی خوددا دەناسی و چۆن خوددا دەناسی لەبەرچی شتێک ئەم بۆچوونە لەبەرچییە چونکە زۆر گرینگە خەڵکی تەمەڵ یان ئەو کەسانی کە هیچ بیرکردنەوەیەکیان بۆ ژیان و گردون نییە ناپرسێ ئەم گردون و مرۆڤ و ژیانە چۆن هاتووە و بەرەو کوێ دەڕوا. کڕۆنیکە پەلەم لێ مەکە با هەمووی بنووسم چونکە گرینگە بۆ من. ماکوان مادام ئاوازت دیت لەسەر ئەوەی فێربی دوای قسەکانمان سەرچاوت ئێمێ کە بزانی لەکوێوە دەست پێ بکەیت بۆ ئەوەی بەباشی تێبگەی لە هەموو ئەو چەمکانەی کە باسم کرد. کڕۆنیکە زۆر باشە خۆم لە دڵمدا بوو پێت بڵێم کە هەندێک سەرچاوم بدەیتێ. ماکوان بە سەرچاو لە عەرەبی و کوردی و ئینگلیزی سەرچاوت ئێمێ لە کتێب و زانیاری و ئینتەرنێت و دەنگ و وێنەی ڤیدیۆیی. کڕۆنیکە وەڵا باشە مەمنونیشت دەبم. ماکوان گرینگە بە چاوی زانستی و کۆنکرێتی تەماشای ئاین نەکەی چونکە زانست لە ئاستی ئایندا زۆر خوڕافیاتە. کڕۆنیکە زانست خوڕافیاتە؟ ماکوان لە قسەکەم تێبگە زانست لە ئاستی ئایندا نەک خوڕافیات و میتۆلۆژیایە بەڵکو گاڵتە بە زانست دەکەم کە دەیەوێت دەوری ئاینیش ببینێ و وەڵامی پرسیارەکانی مێشکی خەڵکی بداتەوە. کڕۆنیکە خۆ ئاساییە ئەگەر بڵێم تێناگەم. ماکوان بڵێ بە دڵنیاییەوە ئاساییە بۆ ئەوەی تێبگەی ئەم کورسی شەمەندەفەرەی کە لەسەری دانیشتووی دەکرێت بڵێن دوای 1000 ساڵ عەقڵی بۆ دروست دەبێ و ژیانی هەبێت و پاشان ئامانجیشی بۆ دروست دەبێ. کڕۆنیکە نەخێر شتی وا نابێ. ماکوان ئەگەر وتمان دوای 1 ملیۆن ساڵ ئەم کورسی لەسەری دانیشتووی دەتوانێت لە خۆیەوە عەقڵ و ئامانج و ژیانی بۆ دروست ببێت. کڕۆنیکە ناشتی وا ڕوونادا ئاستەمە چۆن شتی وا دەبێ. ماکوان ئێزانست وا دەڵێ کە هەموو شتێک لە مادەی نازیندوو دروست بووە پاشان ژیان و عەقڵ و ئامانجی بۆ دروست بووە. کڕۆنیکە بە دڵنیاییەوە خوڕافەیە. ماکوان ئەی تۆ چەندین فەیلسوف بڕواتان بۆ خوڕافەیە هەیە کە باسی ئاین دەکرێت ڕاستە و خۆ دەڵێن ئێمە بڕوامان بە زانست هەیە. کڕۆنیکە وەڵا ڕاست دەکەی من ئێستا تا ڕادێک مێشکم فراوانتر بوو پێشتر هەموو شتێکم لە تەکنەلۆژیا دەبینیەوە. ماکوان تەکنەلۆژیا خزمەتی مرۆڤایەتی زۆر کردووە بەڵام توانە و ئیمکانیەتی زۆر سنووردارە و لاوازە ناتوانێ وەڵامی پرسیارە وجودیەکان بداتەوە. کڕۆنیکە واتە دین داوای شتێک دەکات لە مرۆڤ زانست و فەلسەفە ناتوانێت ئەو شتانە شیتەڵ بکەن وایە؟ ماکوان بە دڵنیاییەوە ئەوە ڕاستی و دروستی ئاینە کەواتە هەر ئاینێک توانی وەڵامی ئەو پرسیارە وجودیانە بداتەوە ئەوە دڵنیا بە ئاینی ڕاستەقینەیە. کڕۆنیکە وجود واتای چییە؟ ماکوان واتای ئەوەیە من بۆچی لێرم بۆچی هاتووم بۆ کوێ دەڕۆم ئەرکەکانم چییە کێ بەدیهێنەرە مردن چییە دۆزەخ و بەهەژ لەکوێوە سەرچاوی گرتووە و هەتا دوایی. کڕۆنیکە لێرەدا دەمەوێت پرسیارێک بکەم ئیسلام وەڵامی ئەم پرسیارانەی داوەتەوە یاخود ئاینەکانی تریش. ماکوان بە دڵنیاییەوە هەر ئاینێک لەلایەن خودای پروەردگارەوە هاتبێ وەڵامی ئەم پرسیارانەی داوەتەوە. کڕۆنیکە کەواتە دێمە سەر ئەو پرسیارەی کە کام ئاین ڕاستە. ماکوان هەموو ئاینەکان لە ئادەمەوە تا موحەممەد صلی الله عليه وسلم یەک ئاینە و بە گوێرەی زەمن و شوێن شەریعەتەکەیان جیاوازە دەنا هەمویان ناویان ئاینی ئیسلامە. کڕۆنیکە کەواتە من دەتوانم مەسیحی بم یان یەهودی یان ئیسلام؟ ماکوان ناتوانین چونکە کە مرۆڤایەتی بە تەواوەتی خۆی ناسی و بنەمای ژیار و شارستانیەتی داڕژ خودای پەروەردگار کۆتا شەریعەتی نەر کە شەریعەتی موحەممەددا صلی الله عليه وسلم و کۆتا پەیامبەری ئیسلامە. منیش دەگەڕێمەوە سەر ئەو سێ سەمکەی کە بۆم باس کردی خوددا و پەیامبەر و خودی پەیامەکە تەنها ئیسلامە و ئاینی پێغەمبەر موحەممەددا درودی خودای لەسەر بێ دەتوانێت کە وەڵامی هەموو پرسیارەکان بداتەوە. دەبێت بزانی ئاین چەند پێوەرێکی ڕاستەقینەی عەقڵی و زانستی هەیە تا بڕوای پێ بکەیت. کڕۆنیکە ئەم قسەیە زۆر گرینگە ئەو تیۆریانە چین کە بزانم ئیسلام یاخود هەر ئاینێکی تر ڕاستە. ماکوان پێوەرەکان بریتین لە کارکردن لەسەر ئەو سێ سەمکە خوا پەیامبەر پەیام ناسینی خوا سێ پێوەرە یەکەم عەقڵ دووەم زانست
بەم دوو سەمکە خوا ئەدۆزیتەوە کە خوا دۆزیەوە دەچیت بۆ ئاین. پێوەری ئاین چییە؟ ئەویش لە 10 خاڵدا بۆتی ڕوون دەکەمەوە. کڕۆنیکە پەلەمەکە با هەمووی بە جوانی بنووسمەوە. ماکوان پەلەم نییە بە جوانی هەمووی بنووسەوە، بەڵام تکام وایە کاری لەسەر بکەیت و زیاتری لەسەر بخوێنیتەوە. کڕۆنیکە بە دڵنیاییەوە من بووم و دەمەوێ خۆم بدۆزمەوە. پێوەری ناسینی ئاینی ڕاستەقینە چییە؟ ماکوان وەکو وتم 10 خاڵە. یەکەم خوا بە مرۆڤەکان بناسێنی کە زانی زاتی بەرزەکەیە و چۆن بیناسیت. دووەم ئامانجەکانی مرۆڤ لەو ئاینەدا ڕوون بکاتەوە بوونی مرۆڤ و دروستکردنی بۆ چییە. سێم هەموو داواکاری بەندایەتی و تیۆر و چەمکەکانی لە سواسیەوەی عەقڵی مرۆڤ دابێت بەگشتی. چوارم بەڵگەی عەقڵی لۆژیکی هەبێ بەرامبەر بەو چەمک و تێزانەی کە دایان خاتە ڕوو بۆ مرۆڤ. پێنجەم هیچ دژبەیەکێک لە چەمک و تێزەکاندا نەبێت لەو ئاینەدا کە بۆ مرۆڤ دەیخاتە ڕوو. شەشەم هەموو دەقی ئەو ئاینە لەگەڵ یاساکانی سروشت و ئەخلاقی مرۆڤ واتە فیتڕەتی دژبەیەک نەبن و لەگەڵ یەک تێک نەگیرن وەکو دەنکی ملوانکە بە دوایەکدا بهۆنرێتەوە. حەوتەم ئاینەکە بە هیچ شێوەیەک چەمک و تێزەکانی نابێت لەگەڵ زانستی ڕاستی و معتەبەر دژبەیەک بن. هەشتەم ئاینێکی واقعی و مرۆڤ بتوانێت لە ژیانیدا جێبەجێ بکە. نۆیەم ئاینەکە دەبێت لەگەڵ ژیار و شارستانیەتی مرۆڤایەتیدا بڕوات و هیچ دژبەیەکێک نەبێت لە درێژبوونەوەی زانست و ژیار و شارستانەکەدا لە ڕووی پێشکەوتن و تەکنەلۆجیا و هەتا دوای دەبێت ژیار و شارستانیەتی ئاین لەگەڵ واقعی مرۆڤەکاندا هەنگاو بنێت و لە یەک زیان نەبنەوە. دەیەم ئەو کەسەی ئاینەکە دەهێنێ ناسراو بێت و لە منداڵی تا مردن شتی شاراوەی نەبێ، هەموو ژیانی کراوە بێت لە بەردەم یار و یاوەرانیدا. ئەمە بەگشتی پێوەری ئاینە بۆ هەڵبژاردن. کڕۆنیکە وەڵا ئەوە زۆر مهمە. ئەی پێوەری پێغەمبەرەکە چییە؟ ماکوان پێوەری پێغەمبەری ڕاستی بریتیە لە یەکەم دەبێت لە زنسی مرۆڤ بێ، نابێ مرۆڤ بێت و بڵێ من خوام یان فریشتەم یان هەر بوونەوەرێکی تر بێزگە لە مرۆڤ. دووەم دەبێ ئەو پەیامبەرە کاری یەکەم و کۆتایی گەیاندنی پەیامەکە بێت و هیچ زۆرە پەیامێکی تری تێکەڵ نەکە بێزگە پەیامی خودایی. سێم پەیامبەرەکە دەبێ ئاینەکە بناسێ. چوارم هیچ پەیامبەرێک نابێ لە دوای خۆی باڵەخانە و دەسەڵاتی حکومڕانی بۆنەوەکانی بەجێ بهێڵێ. پێنجەم ئەوەی ئاین داوای دەکات جێبەجێ بکە پێش هەموو شوێن کەوتوانی. شەشەم پەیامبەرەکە دەبێ خاوەنی موعجیزە بێ کە هەموو مرۆڤەکانی دەوروبەر بەیار و نەیارەوە شاهیدی بۆ بدەن. ئەو موعجیزانەش نابێ لە توانای مرۆڤ و تەکنەلۆجیا و شتەکانی تردا بێ. حەوتەم دەبێ ڕازگۆ بێت و ئازا بێت و بەخشندە بێت، وەرنەگرێ بەڵکو ببەخشێ. لە سەروی هەموو شێوە دەبێت کەسێکی ناسرا و باوەڕپێکراوی ناو خەڵک بێ پێشتر هەوڵی بۆ دەسەڵات و پلە و پایە و مەنسەب نەدابێ. هەشتەم نابێ وەکو پاڵەوان و داستان و سیرۆکە خوڕافیەکان بێ، دەبێ هەموو سیفات و پێناسەی پێغەمبەرانی هەڵگرت بێ. نۆیەم دەبێ ژیانی لە ناو خەڵکیدا بێت و تێکەڵاوی خەڵکی بێ، نەک دابڕاو وەکو ڕاهیب و پاشا و قەیسەر و فرعەونەکان. دەیەم لە ماوەی ژیانیدا دەبێ پەیامەکەی گەیاندبێ، هیچ کەم و کورتی و بۆشایی جێ نەهێشت بێ. ئەوە سیفات و نیشانەی پێغەمبەری ڕاستەقینەیە. کڕۆنیکە زۆر باشە ئەوەشم نووسی. ئەی ئەتوانی سەرچاوم بدەیتێ بۆ ئەوەی زیاتر لەسەر ئەم باسانە بەرچاوڕوونم بکاتەوە؟ ماکوان بە پشتیوانی خودا کە سوی بۆ لای ئاواتی برات خۆم سەرچاوت بۆ دەنێرم، بەڵام ئەدرەسەکەم بە نامەیەک بۆ بنێرە. وەک پێم وتی بە ناوی خۆت داوای سیمکارتی تەلەفۆن مەکە، با یان بە ناوی دایکتەوە بێ یان ئاواتی برات. هەوڵ بدە دایکیشت بەرە با مانگی ڕەمەزان دایکت لای ئاوات بێ، تۆش خودای گەورە هیدایەتت بدات و موسڵمان بیت. کڕۆنیکە زۆر باشە، بەڵام جێگەی ئاوات زۆر ناخۆشە، ئەو جێگایە ژیانی تێدا نییە. ماکوان چارە نییە. باشە خۆ تۆ ئیشت نییە لەم شارە بۆ ناسی بۆ شارێکی تر بژی، ماوەیەک لەوێ بمێنرەوە بۆ دایکیشت ئاسانتر دەبێت. کڕۆنیکە با بیری لێ بکەمەوە بزانم چۆن دەبێت. ئەزانیت کە ڕۆشتن و نیشتە جێبوون لە شارێکی تر هەروە ئاسان نییە. ماکوان بۆ ئاسان نییە؟ وەڵا زۆر ئاسانە و زۆریش ئاساییە. خۆ ناسی بۆ وڵاتێکی کە زمانەکەیان نەزانی، نەرویز هەمووی لەیەک دەچێت. کڕۆنیکە نا بەقسەت دەکەم،
چونکە کاتێک لە ماڵی شێخ عومەر بووین قسەیەکی زۆر نایابەت کرد کە شێخ فەریدون لی پرسید کاتێک مرۆڤ تۆبە دەکات دەبێت چی بکات تا بەردەوام بێت لەسەر تۆبەکەی؟ لە وەڵامدا تۆ ژووتت باشترین شت هیجرەتکردنە لەو جێگایی کە تاوانت لێ کردووە بۆ جێگایەکی تر کە تاوانت تێدا نەکردووە. لە دڵی خۆمدا سوپاسی خوددام کرد کە نەک بڕوای هەیە بەڵکو خۆی ئامادە کردووە بۆ تۆبەکردن. ماکوان زۆر خۆشحاڵم کە ئاوا گوێت بۆ قسەکانم گرتووە و لی تێگەیشتووی. کڕۆنیکە حەز دەکەم ڕاستیەکت پێ بڵێم، ئەویش ئەوەیە کە من هیچ موعجیب نیم بە دەم و چاوت. باش دەزانی کە لەم ئەوروپایە خەڵکی لێ کە زۆر لە تۆ جوانتر و قۆسترە، دەوڵەمەندتر هەیە کە من بتوانم لەگەڵیاندا ژیان بکەم. بێزگە ئەوروپی کورد هەیە مەمنونی پێڵاوەکانی تۆیە لەم وڵاتەدا کە من شووی پێ بکەم. لە دڵەوە قسەکەیم پێ ناخۆش بوو، پێم وت کێ داوای لێ کردووی کە موعجیبم بی؟ من نە داوای پەیوەندی خۆشەویستیم لێ کردویت و نە داوای زەواجیش. ئیتر کێ داوات ئەکات و کێ توی پێڕازیە؟ فەرموو کێ دەستی گرتووی؟ کڕۆنیکە دەبێ هەڵە با قسەکەم تاوەکەم بزانە دەمەوێت چی بڵێم. ماکوان باشە فەرموو. کڕۆنیکە ویستم ئەو پەیامەت بدەمێت کە تۆم لە خۆم خۆشتر دەوێت، نەک بە مانای قۆزی و باڵا و جوانی. بۆیە ئەگەر قاسیشن نەبێت و دەستت نەبێ کەسێکی خاوەن پێداویستیش بیت، بەڵام من بەڕاستی موعجیبی کەسایەتیتم. وەکو وتم لە ماڵی شێخ عومەر سەرنجمدا بوویت، زۆر بە عشق و لە دڵتەوە لەسەر ئەم دینەت قسە ئەکرد. کەسایەتی و پیاوەتی تیا بەدی دەکرا. ئاخر چۆن شێتی کەسایەتی نەبم لە کاتێکدا من ویستم خراپەت لەگەڵ بکەم. تۆ لە ئاواتی برام و باوکم باشتر پاراسمت لە دەستی ئەو کەسەی کە بە حساب خۆشەویستم بوو. ڕزگارت کردم کە دەیویست بمکوژێ. ئاخر ماکوان چۆن بتوانم لە بیری بکەم ئەوەی تۆ دەیکی کەسی تر دەیکات؟ ماکوان سوپاس، بەڵام دڵنیا با خەڵکی تری زۆر لە من باشتر و پیاوانەتر هەن. هەر بۆ نمونە هاوڕێکانم لەم باشتر بوون کە هاوکاری منیش و تۆشیان کرد. خەڵکی تر هەیە بێ ئەوەی کەسەکان بناسن هاوکاری دەکەن و ماڵ و ژیانیان بۆ دابین دەکەن. یەکێک لەوانە باپیری تۆیە، بەڵام لەبەر ئەوەی کە تۆ نەتبینیون و نەتناسیون بۆیە تەنها منت لە بەرچاوە. کڕۆنیکە بە هەر حاڵ ئەوەی لە بەرچاوی مندایە و ناسیومە و ئەزمونم لەگەڵیدا هەیە تۆیت. بە ئاسانی و بە خۆڕایی لاشم خستە بەردەستت، نەک هەر تەماشان نەکرد بەڵکو دادپۆشی. ماکوان هەر دەبێ وابێ، چونکە من ئێستا تۆ بانگ دەکەم بۆ ئاینێک. ئەگەر ڕازگۆ نەبم لەگەڵ ئاینەکەم و خۆشمدا، ئیتر تۆ چۆن بڕوان پێ دەکەی؟ کڕۆنیکە ڕاستە وایە، من ئێستا چەندە تۆ بەڕێز و خۆشەویستی لام ئەوەندە بۆ تێگەیشتن لە ئیسلام پەلەمە. ماکوان لە دوای 5 خولەکی تر من ماڵ ئاوایی لێ دەکەم، ئەوەی پێم وتیت بیکە. من گەیشتمەوە شارەکەی خۆم و لە سویدەوە تا نەرویز بۆ قسانە بەسەرمان برد. ئاگاداریشم کردەوە کە بە هیچ شێوەیەک تەلەفۆن بۆ من نەکا لە کاتێکدا لە ناو ماڵ و منداڵی خۆمدا. لە کۆتاییدا ماڵ ئاوایم لێ کردو، دابەزیم بەرەو ماڵەوە گەڕامەوە. ئەی کە خۆشحاڵ و ئارام بووم کە گەیشتمەوە ماڵەوە. ماوەیەکی کەمی مابوو بۆ مانگی ڕەمەزان. ئەو ماوەیە سەرقاڵی چالاکیەکانی ناو فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بووم، بە تایبەتی لە یوتیوب. مانگی ڕەمەزان هاتوو بە خۆشی و شادیەوە پێشوازیمان لێ کردو. مانگێکی پڕ خێر و خۆشی بوو. تا 15 ڕەمەزان هیچ ئاگام لە کڕۆنیکان نەبوو، تا بە ژمارەیەک ناونیشانەکەی خۆیانی بۆ ناردم و منیش زیاد لە 20 کتێبم بۆ پۆست کرد کە هەمووی کتێبی چاک بوون لەو بوارەدا. شیکاریان بۆ ئەو چەمکانە کردبوو کە پێشتر بۆم باس کردبوو. لە دەوروبەری 15 ڕەمەزاندا بوو کە دایکی کڕۆنیکا تەلەفۆنی بۆ کردم. وتی ماکوانگیان هەندێک پارەم لایە ئەمەوێ بۆت بنێرم، بینێری بۆ فەقیر و هەژارەکان. منیش ڕقەمی ئەو کەسم داپێی کە پارەکان دابەش دەکا. وتم پەیوەندی بەوە بکە و بۆ ئەوی بنێرە. من بەهۆی ڕەمەزانەوە سەرقاڵم، ئەو کەسە پیاوێکی زۆر باشە بۆ ئەوی بنێرە. فاتمە خان ڕۆڵە خودای گەورە لە منت نەسێنێ، وەکو ئەو کسمت ساڵح کرد. ماکوان بۆسی من بە ڕۆژووە فاتمە خان؟ فاتمە خان بەڵێ بە ڕۆژووە و نوێژش دەکا، دوعای خێرت بۆ دەکەین هەردووکمان. ماکوان بێ زەحمەت بم دەرێ با قسەیەکی لەگەڵ بکەم ئەو خوشکە ئیماندارم. بۆ یەکەمین زار پێیم وت ئەسەلام عەلەیکوم. کڕۆنیکە سڵاوت لێبێ بە سڵاوی ئیسلام. بە پێکەنینەوە ماکوان وتی ئەمە لەکوێوە فێر بووی؟ کڕۆنیکە بەخوا شەو بە دیار لایڤەکانی تۆ دەخەوم یان وانەکانت. ماکوان ئەی ئەلحەمدولیلا چیت پێویستە کڕۆنیکای خوشکم؟ کڕۆنیکە کتێبم بۆ پەیدا بکە. ماکوان
باشە بۆ لەگەڵ دایکت ناسی ئەم مانگی ڕەمەزانە عومرەیەک بکەیت، دە 12 ڕۆژێک لەوێ بە و عومرە بکە و کۆتای ڕەمەزانی شەوانی لەیلەتول قەدر لەوێ بن. کرۆنیکە: ئاخر نازانم چی بکەم، ئەگینا زۆر حەز دەکەم بڕۆم. ماکوان: من بۆتان ڕێک دەخەم، بزانە دایکت حەز دەکات و دەتوانێت. کرۆنیکە: دایکم هەمیشە ئامادەیە. ماکوان: دە بۆ خۆتان بڕۆن بۆ مەککە و مەدینە، منیش هەوڵ ئەم کام کۆمپانیا باشە و هۆتێلەکانی نزیکی حەرەمە بۆتان پەیدا بکەم، لەوێش کتێب بۆ منیش و خۆشت بکڕە، من پارەی سەفەرەکەشتان بۆ ئەم. کرۆنیکە: وەی بەخوا نابێت جاسوون دەهێڵم. گوێم لە دایکی بووتی وەڵا هەر ئەمەمان مابوو، ئەو خاوەنی ماڵ و منداڵە و پارەی عومرەش بۆ ئێمە بدات. ماکوان: بۆ نابێ هەر پارەی ئەو قاتەیە کە بۆ منت کڕیوە. کرۆنیکە: بۆ برای خۆم کڕیوە، جا ئەوە چییە؟ ماکوان: منش ئەو سەفەرە بۆ خوشک و دایکی خۆم ئەکڕم. فاتمە خان: دە بەخوا ناسین تۆ پارە بیت، ڕۆڵە ئەو هەموو پارەیەمان هەیە چی لێ بکەین؟ ماکوان: بە هەر حاڵ مەجالم بدەن چەند سەعاتێک تا هەواڵ دەپرسم و لە دوای بەربانگ ئاگادارتان دەکەمەوە. فاتمە خان: باشە باوکەکەم، ها کرۆنیکا دەیەوێ قسەت لەگەڵ بکە. ماکوان: با بفەرموێ. کرۆنیکە: ماکوان مەملەکەتی شەیتان ڕاستە؟ منیش زۆر پێکەنیم و وتم دڵنیا بە ڕووداوەکانی کە ڕوویان داوە ڕاستین، بەڵام من ناوەکانیانم گۆڕیوە و لەگەڵ شوێن و کاتەکەیدا دەنا بە دڵنیاییەوە ڕاستیە. کرۆنیکە: من دەمەوێت لەگەڵ حەنانە قسە بکەم. ماکوان: جارێت تۆ بڕۆ بۆ عومرەکەت، دوای ئەوە خودای گەورە ئاسانی دەکە، هەر تۆنیت هەموو خەڵک حەز دەکەن لەگەڵ حەسقیل و سەسیل قسە بکەن، تۆ بۆ حەنانەت هەڵبژار. کرۆنیکە: ئاخر وەکو خۆم ئافرەتە، جائیز نییە لەگەڵ پیاو قسە بکەم. ماکوان: ئای خۆ کچم، منیش پیاوم، ئەترسم بە قاز و مراوی و شتیوا لە من گەیشت بێتی. کرۆنیکا قاقایەکی لێیاوتی: ئاخر تۆ برامی. ماکوان: ئەی لەو دەمە سەعاتی بەچەند؟ کرۆنیکە: ماکوان گردنم ئازاد بکە. ماکوان: دوای عومرەکەت ئازادی دەکەم. کرۆنیکە: ئەی ئەگەر پێش عومرەکەم مردم؟ ماکوان: تۆ بمرە وعد بێت ئازادی بکەم، خوا ئەکانە زاتم ئەبێ لە دەستی تۆ. کرۆنیکە: باشە مادام ئەوەندە ڕقت لێمە ئیتر تەواو تەلەفۆنیش ناکەم. ماکوان: ناڕقم لێت نییە و خوشکی عەزیزی خۆمی، خواتان لەگەڵ، دوای قسە دەکەینەوە با هەواڵی عومرەکەتان بۆ بپرسم. کاتی بەربانگ بوو لەگەڵ مزگەوت و کۆمپانیاکەدا قسەم کرد، بلیتێکی دەڕۆژی عومرەم بۆ پەیداکردن و تەلەفۆنم کردەوە بۆ کرۆنیکا کە خۆی قسەیان لەگەڵ بکە. ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژ بوو لە ڕۆژەکانی ژیانم. 2 ڕۆژ دوای ئەوە کرۆنیکا تەلەفۆنی بۆ کردموتی لە فڕۆکەخانەی ئۆسلۆین دەکەوینە ڕێ بۆ مەککە، 3 ڕۆژ لە مەککە دەبین و 7 ڕۆژیش لە مەدینە. ماکوان: کە چوویتە ماڵی خوا لە تەنیشت کەعبە و لای دەرگاکەیەوە کە ژێر عەرشی خوایە، لەوێدا دوعای خێرم بۆ بکە، تۆ بەکەی خۆشت دووپات بکەوە و هەرسیت کردووە بۆ خودای باز بکە، بە گریانەوە داوای لێخۆشبوونی لێ بکە و جارێکی تریش مەگەڕێەوە سەر ئەو کارانەی پێشووترت. کرۆنیکە: بەسەر ساو، چیت ئەوێ بۆت بهێنم لەوێ؟ ماکوان: بەرەکەت، دوعای خێری تۆم بەسە، کە چویت بۆ مەدینە سڵاوم بگێنە بە پێغەمبەری خودا، درودی خودای لەسەر بێ، بڵێ ماکوان زۆر تۆی خۆش دەوێ، بڕۆ ژووری فەرشە سەوزەکە، ئەو ژوورە بەینی مینبەر و ڕەوزەیە، لەوێدا دوعا زۆر بکە، لەو جێگایەدا دوعا گیرایە، چونکە باخێکە لە باخەکانی بەهەشت. ئەوان ڕۆشتن و منیش سەرقاڵ بووم بە ڕەمەزانەوە، بەڵام لە سعودیەوە پەیوەندیان هەبوو لەگەڵم. کرۆنیکا پرسیاری دەکرد لەسەر دروشمەکان و جێگە و عیبادەتەکان. یەکەم ڕۆژی جەژن لە دوای نوێژی جەژن لەگەڵ ماڵ و منداڵ چوینە دەرەوە بۆ پشوو گەڕان تا ماندوو بوون. کاتێک گەڕاینەوە لە نزیک ماڵی خۆمان کازۆڵم بینی دەڕۆشت، زانیم پەیامی پێیە بۆ منیش ماڵ و منداڵم دابەزاند و بەرەو مزگەوت کەوتمەڕێ. زۆری مابوو بۆ نوێژی عەسر، بەڵام مامەوە لە پڕدا ڤڕەی کازۆڵ هاتوو، جەژنە پیرۆزەی لێکردموتی شێخ بەرقان و حەسقیل و برایان و خوشکان حەز دەکەن بتبینن. ماکوان: وەڵڵاهی منیش مشتاقم بۆ بینینان، لەکوێن چۆن بیان بینم؟ کازۆڵ: دەڕۆین بۆ لای ئەوان. ماکوان: کەی دەڕۆن؟ کازۆڵ: بەردەکەی حەسقیل هەڵبگرە و هەفتەیەک دوای جەژن بەیەکەوە سەفەر دەکەین، کە کاتەکە نزیک بۆیەوە جێگات بۆ دەستنیشان دەکەم. ماکوان: ئەی بۆ ئێستا نەڕۆین؟ کازۆڵ:
بەدەست من و تۆ نییە، دەبێت ئەوان کاتمان بۆ دیاری بکەن، بەتایبەت ئەگەر مرۆڤ بچێت بۆ لایەن. ماکوان: زۆر باشە، ئەی تۆ چۆنی دەنگ و باست ئوستاز کازۆڵ؟ کازۆڵ: زۆر باشم، سەسیل بۆی گێڕامەوە کە چوویت بۆ ستۆکهۆڵم و کوڕۆنی کاش زۆر گۆڕاوە، خوای گەورە جەزای خێرت باتەوە، کاریگەری باشت لەسەر داناوە. ماکوان: سوپاس بۆ خودا، هەمووی فەزلی ئیسلامە بەسەرمانەوە، جاگەر ئەم دینە و نیعمەتەکانی نەبێ بەخوا ژیان هیچ قیمەتێکی نییە. کازۆڵگیان: جوانی ئەم ژیانە لە خواناسی و دینداری و ناسینی ئەم قورئانەدایە. کازۆڵ: بە دڵنیاییەوە ڕاستە، بەڵام بەداخەوە خەڵک منەتی ئیسلام قبوڵ ناکە، بەڵکو منەت بەسەر ئیسلامدا دەکا. ئەوەی لە تۆ دابەدی دەکەم منەتی ئیسلام هەڵدەگریت و هەمیشە خۆت بە قەرزارباری ئەم دینە دەزانی. ئەو شتە وای لێ کردم کە هەمیشە دۆستت بم و خۆشم بوێ وەکو برای خۆم. ماکوان: بارەکە الله فیکم ئوستاز کازۆڵ، خودای گەورە لە سوورەتی ئەلحوجرات ئایەتی 17دا باسی ئەو منەتە دەکات بەسەرمانەوە. واتە ئەوانەی منەت دەکەن بەسەر تۆدا کە گوایە موسڵمانن، پێیان بڵێ منەت مەکەن بەسرمدا لەسەر موسڵمان بوونەکەتان، بەڵکو خوا منەت دەکا بەسەر ئێوەدا کە هیدایەتی داون بۆ ئیمان و باوەڕ، ئەگەر ئێوە ڕاستن لە ئیمان و باوەڕتاندا. کازۆڵ: بەڵێ دەزانم، خوای گەورە لێتان قبوڵ بکە. ماکوان: ئامین ئەزمعین. ئەی هیچ ئاگاداری ئەو وەرماشە نالەبارە نیت وا خۆی بێدەنگ کردووە؟ کازۆڵ: نا، بە دوای داواکاریەکانتدا دەگەڕێ، دەیەوێ بە ئاشتی بەیەکەوە کار بکەن، دەزانێت کە تۆ لەو جۆرە کەسایەتیانەی کە لەگەڵ تا تون بن تۆش تون دەبی، هەروەها بە پێچەوانەشەوە، بۆیە هەوڵ ئەدا دڵت ڕازی بکە، بەڵام داواکانت قورسە، بۆیە هەرسی دەکات دەیەوێت داوا قورسەکانت بهێنێتە دی تا ئەویش کۆنتراکتەکەت لەگەڵ ببەستێت و دوای ئەوە کۆنتڕۆڵت بکە. ماکوان: من تێناگەم چۆن ئەو برایانەی ئاوا بە ئاسانی گرت و بە ئاسانیش ڕزگاری کردن و داوای هیچی لە من نەکرد. کازۆڵ: وەکو وتم ئەوە ئەزمموی هەیە لەگەڵ مرۆڤدا و هەزاران مرۆڤ کاری لەگەڵ دەکەن، ئەزانێت چۆن مامەڵە دەکا، جا لەبەر ئەوە بۆ تۆ استراتیژی دوور و درێژی هەیە بە گوێرەی خوێندنەوەی من بێ. ماکوان: پێشبینی چی دەکەی کە داوام لێ بکە؟ کازۆڵ: ئەوەی من بۆی دەچم دەیەوێ بتکاتە بازرگان لەگەڵ جنۆکە مرۆڤەکاندا. ماکوان: جنۆکە مرۆڤەکان چییە کازۆڵ؟ جنۆکە جنۆکەی و مرۆڤیش مرۆڤە. کازۆڵ: نا، هەندێک لە جنۆکەکان لە شێوەی مرۆڤدا بازرگانن و لەگەڵ خەڵکی مامەڵە دەکەن و خەڵک نازانێت کە جنۆکەیە، بەڵکو تێکەڵ بووە لەگەڵ خەڵکدا و کڕین و فرۆشتن دەکات و تەنانەت زۆرێکیان خاوەنی دەسەڵات و کۆمپانیای گەورن. یەکەم ڕۆژی جەژن لەگەڵ کازۆڵ بەردەوام لە قسە و گفتوگۆکانماندا بووین، زۆر سەرنجی ڕاکێشان بەوەی کەوتی لە ناو ژیانی مرۆڤەکان جنۆکە بە ئاشکرا لەسەر شێوەی مرۆڤ کار دەکەن و تەنانەت خاوەنی کۆمپانیا و دەسەڵاتن لە پێگەکانی سیاسیدا. ماکوان: جا چۆن ئەم زۆرە خەڵکانە بناسینەوە لە ناو کۆمەڵگەکەدا، چۆن بزانین جنۆکەن؟ کازۆڵ: ئاسانە، هەر کام لە خەڵکەکەت بینی سەروەت و سامانی زۆرە بەڵام خاوەنی هیچ خێزان و خانەوادە نییە، ئەو بزانە کە 180 مرۆڤ نین، چونکە بە سروشتی خۆتان مرۆڤەکان خاوەنی خێزان و خانەوادەن، قابلە خۆ لە کوونە دیوارەوە نەهاتوون. ماکوان: ئەها، واتە ئەوە پێوەرە بۆ ناسینتان، ئەی چۆن ئاوا بە ئاشکرا دەردەکەون لە ناو خەڵکیدا بە هەمیشەی؟ کازۆڵ: بە هەمیشەیی نییە، زۆربەی کاتەکان ونن، بەڵام لە کاتی پێویست کە دەزانێت کاریگەری مرۆڤەکانی لەسەر نییە دەردەکەوێت، ئەوەش بزانە کە جنۆکەکان هەر خۆیان نین، بەڵکو گروپن و بەیەکەوە کار دەکەن. ماکوان: ئەم زۆرە جنۆکانە لەکوێ هەن؟ کازۆڵ: زیاتر لە شارە گەورەکان هەن کە چەندین ملیۆن کەسی تێدا دەژی، لەوێ دەردەکەون وەکو تاران و لەندەن و ئەستەمبوڵ و قاهیرە، یان لە چین و مالیزیا و ئەندەنوسیا بەگشتی. ماکوان: زیاتر چ جۆرە کارێک دەکەن؟ کازۆڵ: سەرقاڵن بە باڕ و قومارخانە و شوێنەکانی لەشفرۆشی و ئەم زۆرە کارانە، لە شوێنە بچووکەکان کار ناکەن چونکە زوو ئاشکرا دەبن. ماکوان: ئەی لەو جێگانەدا حکومەتەکان پێیان نازانن؟ کازۆڵ: هەموو ڕێگایەک دەگرنە بەر بۆ ئاشکرا نەبوونیان و لە ڕووی پێناسە و دیکۆمنت و پاسپۆرت خۆیان باش تۆکمە دەکەن، خۆ ئەگەر پێشان بزانن خێرا خۆیان ون دەکەن. لە ئەوروپا لەو جۆرانە زۆرن چونکە بە دوای خانەوادە و ناوبانگدا ناگەڕێن، حکومەتەکان زیاتر سەرمایەدارن. ماکوان:
ئەی ئەم زۆرە زنۆکانە لە ئەمریکا نین؟ کازۆڵ: چۆن نییە، بە تایبەت لە لاس ڤێگاس زۆرن، لە هاڵیوود نمونەیان زۆرە، لە هاڵیوود ساحیریان زۆرە کە ساحیرەکانیان لەوێ بەکاردەهێنن. ماکوان: جا هاڵیوود چ پێویستی بە ساحیرە؟ ئەوان باشترین زۆری کامێرایان هەیە کە زۆر لە ساحیرەکان بەهێزتر و بەتواناترە. کازۆڵ: بەشێکی قسەکەت ڕاستە، بەڵام زۆر پێویستیان بە ساحیرە بۆ وەرگرتنی بیر و باوەڕ و خەیاڵاتی سحری، پاشان زۆری کارکردنی زنۆکە و مرۆڤەکان بەیەکەوە. ماکوان: ئەم هەواڵەشت بۆ من نوێ بوو. کازۆڵ: بڕوا بکە زیاد لە 100 ساڵە هاڵیوود کار لەسەر ئەو ساحیر و زنۆکانە دەکا، بەشی تایبەتی خۆیان هەیە، تەنانەت دەرهێنەری ساحیریان هەیە. ماکوان: ئەتوانی چەند نمونەیەکم پێ بڵێ؟ کازۆڵ: لە کۆندا پێش 100 ساڵ لەمەوبەر کەسێک بە ناوی هاری هۆدینی یەکێک بوو لە ساحیرەکانی ناو هاڵیوود، لە ساڵی 1874 لەدایک بووە و لە 1926 مردووە، بەڵام لە دوای خۆی 10 کتێبی جێهێشتووە کە باز لە هونەری خەیاڵ و سحر و جادو بازی دەکا و دژی ئەوانە بوو کە بە ناوی سحرەوە دایانوت گوایە گیانی مردوەکان بانگ دەکەن. بە هەر حاڵ لە دوای خۆی چەند ساحیرێکی بەجێهێشتووە، لە هەمویان گرنگتر و ترسناکتر یۆگار جمولی ئەفریقیە کە دەرناکەوێت زۆرێک لە فیلمەکانی کە باسی جادو، خەیاڵ و شەیتان و چەند ڕۆحی پیس لە فیلمەکانی هاڵیوود بەشداری پێدەکەن کە هەمووی لە نووسینگەی یۆگار دەنووسرێن. لە نووسینگەی یۆگاردا کەس بۆی نییە بسێتە ناوی، تەنها ئەوانە نەبێت کە لەگەڵ خۆی کار دەکەن، مەرجیشدا دەنێ بۆ ئەوانەی کە لەگەڵی کار دەکەن، ئەویش ئەوەیە کە پێشتر لە سحر و جادوودا شارەزا بێ کە خۆی سەرپەرشتیان دەکات. ماکوان: ئەمانە زۆر ترسناکن، لە هەموو چین و توێژێکدا خۆیان ڕێخستووە، بەڵام بانگەوازیان ئامادەکردنی گیانی مردوو چییە کە بە عەرەبی پێی دەڵێن تەحضیر الئەموات. کازۆڵ: گوایە ساحیرەکە بانگی ڕۆحی مردووەکە دەکا، قسەی لەگەڵ دەکا. ماکوان: جاشتی وا دەبێ یان هەر لە جنسی جنۆکەی خۆی دەکا بە مردووەکە؟ کازۆڵ: نا، هەر لە جنسی ئێمەیە، بەڵام ئەو جادو بازانی کە بە ناوی بانکردنی ڕۆحی مردوو خەریکی جادون زۆر ترسناکن، ئەوانە لە ڕێگەی منداڵی ناباڵغەوە کار دەکەن بۆ وێرانکردنی ماڵی خەڵک و ئاژاوە نانەوە، کاری سەرەکیان ئەوەیە خەڵکی بە یەکتر بکوژن. ماکوان: بەڵێ شتێکی وام دەزانی، بەڵام وام دەزانی تەنها فرت و فێڵە، بۆیە منداڵ بەکاردەهێنن، چونکە منداڵ هیچ نازانێ، ئەوانی ژیاری و چەواشەکاری خۆیان لە ڕێگەی ئەوانەوە دەکەن. کازۆڵ: بەشێک لە قسەکەت ڕاستە، هاری هۆدینی کە یەکێک بوو لە ساحیرە بەناوبانگەکانی سربیا، ئەویش دەیوت منداڵ دەخەڵەتێنێت، بەڵام لە ڕاستیدا لە ڕێگەی ئەو منداڵەوە کۆنتراکت لەگەڵ دایک و باوکی دەکەن و ئاژاوە و خراپەکاری لەناو ئەو خێزانەدا بڵاو دەکەنەوە. ماکوان: کەواتە هیچ نییە مادام تەنها چەواشەکاریە، بەڵام لە ڕێگەی منداڵەکانەوە دەیانەوێت دەست بگرن بەسەر خێزانەکەیدا، وایە هەننا؟ کازۆڵ: وایە. ماکوان: ئەی باشە هاری هۆدینی کە سربیە چۆن لە هاڵیوود کاری کردووە؟ کازۆڵ: هاری لە بنەماڵەیەکی یەهودی بووە، لە بۆ دابێز لە دایک بووە، نازانم زانیاریت هەیە یاخودنا، بەڵام جوولەکە بەگشتی لە زادوودا زۆر بەناوبانگن، زۆربەی جادوگەرەکان یەهودین. ئەم کوڕەش لە بنەماڵەیەکی جوولەکەیە، ئەو سەردەمە مەزەر سەر بە ئیمپراتۆریەتی نەمسا بوو، دوای ئەوەی کە ناوبانگی دەرکرد لە ناو سێرکەکاندا بانگیان کرد بۆ ئەمریکا و لەوێ بەردەوام بوو لە سحر و جادو، لەبەر ئەوەی خۆی باش دەیزانی سحر چەندە خراپە و پیسە، دژی هەموو ساحر و ئەوانەش بوو کە بە خۆیان دەوت ڕۆحانی، تەنانەت لە وەسیەت نامەکەیدا دێڕێکی نووسیوە دەڵێ من بڕوان بە ئامادەکردنی ڕۆحی مردوەکان نییە، ئەگەر ئەوە ڕاست بۆیە هۆدینی دەگەڕایەوە بۆ ژیان، بەڵام دڵنیا بن هۆدینی بەڕێز و گەورە جارێکی تر ناگەڕێتەوە بۆ ئەبەد نایبینینەوە. ماکوان: جا مەبەستی چی بوو لەو دێڕە؟ کازۆڵ: مەبەستی ئەوە بوو کە ئەو لەو سەردەمەدا مامۆستای سحر و جادو بوو، ئەوانی بە درۆ خستەوە، ئەگەر لە ژیانیشیدا بوو زۆر گاڵتەی دەکرد بەوانەی خۆیان ناو نابوو ڕۆحانی. ماکوان: ئەی چۆن زنۆکە شەیتانەکان لیان قبول دەکرد؟ کازۆڵ: ئاخر خۆی زۆر ترسناک بوو لە جادو بازیدا، زیاد لە هەزاران زنۆکەی شەیتان لەگەڵیدا هاوکار بوون. ماکوان: چی دەکرد ئەم ساحیرە؟ کازۆڵ: بە زنجیر و قوفڵی گەورە و بەهێز دایان بەستەوە، دایان خستە بەر مشاری گەورە، لە ماوەی چەند سرکەیەکدا خۆی ڕزگار دەکرد. ماکوان: ئەو فرت و فێڵ و تەکنیکە نییە مەگەر؟ کازۆڵ:
نا ئەو خۆ ڕزگارکردنە بە تایبەت ئەوانەی کە یاری بە وەرەقی پۆکەر دەکەن ئەوە هەمووی سحری بەهێزە. ئێستا ئەوانەی کە لە باڕە گەورەکانی لاس ڤێگاس یاری دەکەن زۆربەیان ساحیرە گەورەکانن کە لە ڕاستیدا بۆ پارە یاری ناکەن بەڵکو بۆ نواندنی هێز و پیشاندانی توانای ساحیرەکانە. ئێستا ئەوەندە زۆرن بۆ خۆ ناساندنیان پەنا دەبن بۆ تیڤی و بەرنامەی بەناوبانگ بوون. ماکوان ئەم کەسەی باسمان کرد هاری ئەکتەر بوو؟ کازۆڵ نەخێر، بەڵکو لەگەڵ کاری ئەکتەری دەرهێنەری فیلم و مێژونووسی سحر و ڕەخنەگیری گەورە بوو لە ڕۆحانی و پاشان ساحری گەورەی سەردەمی خۆی بوو. لە دوای ئەو ڕاستپۆتین بوو کە سحرەکەی وەرگرت تا ئێستا ئەوەیە کە وەریگرتووە و لێی یۆگارە. ماکوان ئەی ئەم نالەبارە کێیە؟ کازۆڵ ئەمە بێزگەلەوەی کە زۆر ترسناکە. نووسەر و خاوەنی چەندین کۆمپانیای دروستکردنی فیلم و زنجیرە درامای سحر و زاد و بازی و فیلمی ترسناکە. یەکێکە لە دەسەڵاتدارەکانی ناو هالیوود، تەنانەت سیناتۆرەکانی ئەمریکا و کۆشکی سپیش لێوەی نزیکن. متمانەیان پێیەتی و یەکێکە لەوانەی کە خاوەنی بڕیارە لە ئەمریکا و کاریگەری هەیە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی. ماکوان ئەمانە وەکو تەنی زاڵزاڵۆکە چوون بەناو یەکدا، جیا نابنەوە تەماشا بکە چۆن ئەم دوو جۆرە شەیتانە یەکیان گرتووە، شەیتانی مرۆڤ و شەیتانی جنۆکە، چۆن یەکتری ئاگادار دەکەنەوە لە ئیشی خۆیان. دڵنیاشم کە هەمویان دژی موسڵمانانن. کازۆڵ بە دڵنیاییەوە ئەوەی کە دەیانوت و کاری بۆ دەکەن لە ناوبردنی موسڵمانان و دینی ئیسلامە. ماکوان بەڵێ بەداخەوە تازە بە تازە ئێمەش لە ململانەی سەلەفی و سونی و سۆفی و هەتا دوایی داین. بەداخەوە هەز ناکەن کە ڕەوشەکات چەندە ترسناکە. کازۆڵ خۆی پەروەردگار پشت و پەنای موسڵمانانە. ماکوان بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە خوامان هەیە و ئەوانی شەیتان، بەڵام کێشەکە لەوەدایە کە بەپی پێویست موسڵمان چاو کراوە نییە و هەز بە شتەکان ناکە. ئەوە ئێمە بەستەکەم. کازۆڵ خۆی بەگشتی شارستانێتی ڕۆژ ئاوا ترسناکە، وەکو موگناتی زوایە، هەموو تەنێک بۆ خۆی ڕادەکێشێت و پاشان بارگاوی دەکا بە خۆی. سیستەمەکەشی زۆر ڕقە و زۆر بێڕەحمانە لەگەڵ موسڵماناندا مامەڵە دەکە. ماکوان چۆن لە مەبەستەکە تێناگەم کازۆڵی برام. کازۆڵ هەموو ئاین و بیر و باوڕێک لە ناو خۆیاندا دەتوێنەوە، ئەگەر بۆیان نەتوایەوە ئەوە کێشەی بۆ دروست دەکەن. ئەزمموی زۆریان وەرگرتووە و بە هەزارەها پرۆفیسۆر و مفەکیر و دانشمەند کار دەکەن لەم ڕۆژ ئاوایەدا. منداڵت دەبن، هێز و توانات دەبن، لە کۆتاییشدا بیر و باوڕەکەشت دەبن بە ناوی مافی مرۆڤ و دۆستایەتی و خۆشەویستی و مرۆڤ دۆستی. لەم قسانەدا بووین زۆر بە زدی قسەمان دەکرد. حاجی مورادی چیچانی خۆی کرد بە ژووردا وتی: ئەسەلام عەلەیکم ئەبوو ئانا، عید مبارەک. منیش جەژنە پیرۆزەم لێ کرد و نوێژمان کرد. دوای نوێژ گەڕامەوە بۆ ماڵەوە. چاوەڕێ بووم کاتی بێت تا بچم بۆ لای شێخ بەرقان و ئەوان. ئەو هەفتەیەم لێ نەدەڕۆژ، ئەوەندە چاوەڕێم دەکرد. 3 ڕۆژ دوای جژنی ڕەمەزان کڕۆنیکا و دایکی تەلەفۆنیان بۆ کردم بۆ جەژنە پیرۆزان. پرسییم سەفەرەکەتان چۆن بوو؟ کڕۆنیکە: ئەتوانی ناوی منیش بنووسی لەگەڵ دایکم بچم بۆ حەج، بەڵام دڵی پڕ بوو دەگریا، وامزانی ئیمانە لە دڵیدا بۆیە دەگری. ماکوان ئەوە ئیمانە لە دڵ تا بەرز بۆتەوە لە ترسی خوا دەگری یان لە خۆشی ئیمان؟ کڕۆنیکە: نەوەڵا ئەو گەمژەی برام هەموو پلانەکەی ئاشکرا کردووە بۆ فرانک. ماکوان چۆن وە بۆچی؟ کڕۆنیکە: لەم ڕۆژانەدا گەڕاومەتەوە، تەلەفۆنی کردووە بۆ ئاواتی برام و وتێتی. کڕۆنیکا دەنگ و باسی چۆنە. ئەویش وتێتی باشە و هیچ عیبی نییە و لەگەڵ دایکمدایە. پاشان پرسیوێتی ئێستا لەکوێن؟ ئەویش جێگاکەی ئێمەی ئاشکرا کردووە. نازانم چی بکەم، زۆر بێتاقەتم. ماکوان فرانک قسەی لەگەڵ کردویت بە ژمارەی نوێت؟ کڕۆنیکە: نا، بەڵام چەند جار پەیوەندی کردووە بە ئاواتەوە. من هیچم بۆ ئاواتی برام باز نەکردووە. پێی وتووە کە لەگەڵ دایکم چوونە بۆ سعودیە، بەڵام دەزانێت لەم شارەی. ماکوان ئاساییە، لە ئێستادا هیچم لە مێشکان نییە. ئەگەر ئەتوانن تەنها جێگاکەتان بگۆڕن لەبەر سەلامەتی خۆت تا بزانم چی بکەین باشە. کڕۆنیکە: خۆشم ئەوەم لە خەیاڵدایە، هەروە دەکەین، بەڵام پێویستە بەیەکەوە قسە بکەین، زۆر زەرورە. ماکوان زۆر باشە، من لە خزمەتم. بۆ زانیاریت کڕۆنیکە ئەگەر جاران تااقەتی قسەم نەبوو لەگەڵت، بەڵام ئێستا پاراستنی تۆ ئەرکی دنیا و قیامەتمە. دڵنیا بە کە خوشکمی و دەست لێ بەرنادەم ئەگەر سەری خۆشم دابنێ. کڕۆنیکە: وەی بەساقەت بم، خودای گەورە بتپارێزێت و لە منت نەسێنێ. ماکوان ڕۆحی
یەکتر دەبینین تۆ خوشکی ئازیز و بەڕێزی منی. تەلەفۆنەکەم داخستەوە زۆر خەمی کڕۆنیکام بوو. ئەم جارە وەکو خوشک و کەسێک لە خانەوادەی خۆم زیاتر پاڵنەری ئیمانی لە پشمەوە. دەموت ئاخر ناکرێت و نابێ خوشکێکی موسڵمانم بە دەستی کەسێکی خوێڕی و خوانە ناز یاری پێ بکرێ. ئەگەرسی خۆشی سەرەتا بەشێک بووە لە کێشەکە، مادام تەوبەی کردو و وازی لە هەموو شتێک هێناوە، پێویستە وازبی سەرشانمانە هاوکاری بکەم. بۆ بەیانی لەسەر کار بووم. نزیک کاژمێر 2 بوو کڕۆنیکا تەلەفۆنی کرد. کڕۆنیکا: زۆر پێویستە کە ئەمڕۆ بتبینم. ماکوان: زۆر باشە، من کاژمێر 4 دەگەڕێمەوە. وەرە کوێت پێخۆشە لەوێ یەکتر ببینین. دوای ئەوەی لە کار گەڕامەوە چوون بۆ ناو بازار. لەو شارەی لی دەژیام نزیکەی 40 خولەک دوور بوو لە شوێنی کارەکەم کە ڕۆشتوم چوومە دوکانی هاوڕێیەکەم کە دوکانی پیتزای هەیە لەوێ. ناو نیشانەکەم نار بۆ کڕۆنیکا کە بێت بۆ ئەوێ. خاوەن دوکانەکە ئەهلی مزگەوت بوو، خەڵکی مەغریب بوو. کە چووم لە دەرەوە لە بەردەم دوکانەکەی دانیشتم، پێی وت مونیر میوانم دێت جارێ نان ناخۆم، لەگەڵ میوانەکەم بەیەکەوە پیتزا دەخۆم. ئەویش دەیزانی کە حەزم لە گۆشت و کەبابە. شیشێک گۆشت و کەبابێکی بۆ خست بوومە سەر قاپێک و بۆی هێناموتی بەبێ نان بیخۆ تا میوانەکەت دێ. دانیشت بووم کوڕێکی کەتەی هەرزەکار تەمەنی لە 20 بۆ 22 ساڵ بوو بە پێکەنینەوە بەرەو ڕووم هات. بە ئەدەب و ڕێزە وتی: کاک ماکوانی دوایە؟ ماکوان: بەڵێ گیانی من فەرموو. کوڕە هەرزەکارێک: من ناوم میلادە، خەڵکی شاری کرماشانم. زۆر گوێ لە بەڕێزت دەگرم لە تۆڕە کۆمەڵایەتەکان. زۆر خۆشحاڵم بەناسینت. ماکوان: بەڕێزی کاکە میلادگیان، شیشە گۆشتەکەم بەرز کردەوە تا تەعاروفی بکەم بخوا. بە دەست و پەنجە و خواردنیدا هەستم کرد کە برسیەتی. بۆیە لێم پرسی کاکە میلاد حەزت لە پیتزایە یان کەباب؟ میلاد: وەڵڵی خۆشحاڵ دەبم کە بەیەکەوە نان بخۆین، بەڵام حەز دەکەم داوەتی من بی. ماکوان: من هەر داوەتی جەنابتم کاکە میلادگیان، پیتزا بخۆین یان کەباب؟ میلاد: با پیتزا بخۆین. چوومە ژوورەوە بە مونیرم وت کە پیتزایەکی گەورەمان بۆ دروست بکە. گەڕامەوە بۆ لای میلاد. کوڕێکی زۆر ڕوحسووک و بە ئەدەب و خواناز بوو. زۆر زوو چووە دڵمەوە. هەندێک موجامەلەم کرد و هەستم کرد ئەویش قسەی زۆری لە دڵدایە و دەیەوێ بۆم باز بکە. میلاد: کاک ماکوان، من و خانەوادەکەم موسڵمان نین، بەڵکو ئێمە خاوەنی ئاینی یارسانین. با بمێنێ، بەڵام من ماوەی ساڵێکە بە وتار و لایڤەکانی تۆ موسڵمان بووم. باوکم پێی زانیوم، ئێستا قسەم لەگەڵ ناکات و زۆر ڕقیشی لە تۆیە. ماکوان: سەرەتا زۆر خۆشحاڵم بەناسینت. دەبێ هەر ئیحترام و ڕێزی باوکت بگری، بەڵام هەرگیز لە ئاینەکەت پەشیمان نەبیتەوە، چونکە باوکت لەم دنیاە لەگەڵتایە، بەڵام ئیسلام لەم دنیا و لە قیامەتیش لەگەڵدا دەبێ. بەخوا براکەم، بێزگە ئاینی ئیسلام خوای گەورە هیچ ئاینێکی تری قبول نییە. میلاد: بەڵێ دەزانم کاک ماکوانگیان، چۆن پەشیمان دەبمەوە، خۆ ئەمە یاری منداڵان نییە. بەخوا ماوەی 1 هەفتە باوکم دەری کردم لە ماڵی هاوڕێیەکم بووم تا دایکم هات بردمێوە. کاتێک کە چوومەوە بۆ ماڵەوە لە ژوورەکەی خۆم دەرگامدا نەخست بوو، نوێژم دەکرد باوکم ئاگای لێبوو. ماکوان: ئای خوای پەروەردگار بتپارێزێ کوڕی خۆم، ئەوەشت لەبیر نەسێ من براو باوکتم. لەو کاتەدا پیتزاکان هێنا، هەستم کرد زۆری برسیە. میلاد: بەڵێ هەروایە کاکە ماکوانگیان، تۆ برا گەورەی منی. پیتزاکەم خستە بەردەمی. میلاد پرسی: ئەی تۆ بۆ ناخۆی؟ ماکوان: ڕاستی کاکە میلادگیان، من میوانێکم دێت چاوەڕێی ئەوم، ئافرەتێکە خزممە، ئەویش تازە خوای گەورە هیدایەتی داوە، دێتە ئێرە و لەگەڵ ئەو نان دەخۆم، بەڵام زۆر خۆشحاڵم بەناسینی تۆ میلادگیان. میلاد: ببوورە کاک ماکوانگیان، ئیزعاجت ناکەم، هەر کات ئەو بەڕێزە هات من دەڕۆم. ماکوان: نا ئاسایە، ئیشی نییە ئەو خوشکەمان، ئیشێکم بۆ پەیدا کردووە، دێت بۆی باز دەکەم ئیشەکە چییە و لەکوێیە. میلاد: وەڵا کاک ماکوانگیان، منیش زۆر بێکارم، ئەگەر کارێک هەبوو ئاگادارم بکەیتەوە مەمنونت دەبم. ماکوان: تەلەفۆنەکەتم بەرێ، وەرە لە مزگەوت زیاتر خەڵک بناسە، خەڵکی باشی لێیە، هاوڕێ و برای باش پەیدا دەکەیت، بە پشتیوانی خودا ئیششت بۆ پەیدا دەکەیت. میلاد: ئەوە ژمارەکەمە، ماڵیشمان لە تۆرپە. ماکوان: لەم ناوە بە کە تەواو بووم لەگەڵ ئەو خوشکە خۆم ئەدبمەوە بۆ ماڵەوە. میلاد: بەخوا باوکم بمبینێ لەگەڵ تۆ بە تەواوەتی دەرم ئەکە. منیش پێکەنین گرتمی کەوای وت، لە پڕ ئافرەتێکی محەجەبە لە تەنیشتم بە هێواشی وتی: ئەسەلام عەلەیکوم. تەماشام کرد وام زانی حۆریە، ماشەئەڵڵە لە جوانی کڕۆنیکا بجلی محەجەبەوە،
و ئیمان و ویقاری لێدەباری. داوای ئیزنم لە میلاد کرد و وتم من دەسمە ژوورەوە دادەنیشم لەوێ لەگەڵ ئەم خانمە نان دەخۆم. میلاد ئیسراحەتی خۆت وەربگرە، هەڵسا بچێت پارە بدە. پێم وت ئەمە دوکانی خۆمانە، هەموو شتێک لێرە بۆ من بەخۆڕایە، لەبەر ئەوە بە ئیسراحەت نانەکەت بخۆ. ماڵ ئاوایم کرد لە کاکە میلاد و چوونە ژوورەوە. مونیر خواردنی بۆ من و کڕۆنیکە هێنا. باسی حەزم لێپرسی. کڕۆنیکە نازانم چیت بۆ باز بکەم، لەلایەکەوە زۆر خۆشحاڵم، بەڕاستی زۆر سوودم بینی لە کتێبەکان و ئەو بانخوازانە. ئێستا هەمیشە گوێ بۆ ئەوان دەگرم. کتێبەکان زۆر نایاب بوون، بە تایبەت کتێبەکانی دکتۆر ئەمرۆ شەریف. ماکوان دەی ئەلحەمدولیلا، ئەی لاکەی ترسیە. کڕۆنیکە وەڵڵاهی ئەم مارەیە، نازانم بۆ لەم نابێتەوە، چۆن کۆتایی پێ بهێنم. زاران لە مردن دەترسام، ئێستا لە خوا دەترسم. نامەوێ بمرم لەبەر ئەوەی دەمەوێ هەموو هەڵەکانم چاک بکەمەوە، ئەگەر مردیشم بە پاکی بگەڕێمەوە بۆ لای خودا. ماکوان ئەوە بزانە تۆ تازە خوشکی منی، هیچ کەسێک ناتوانێت زەفرت پێبەرێ، بە تایبەت فرانک. لەم قسانەدا بووین میلاد هاتە ژوورەوە بۆ خواحافیزی. دوایی باسی میلادم بۆ کرد کە چۆن کەمێک پێش ئێستا ناسیومە و چیرۆکی ژیانی چییە. کڕۆنیکە وەڵڵا ئەوەندە گەرم و گوڕبوون بەیەکەوە وامزانی 10 ساڵە یەکتر دەناسن. ماکوان گەورەی ئیسلام ئاوایە لە یەک چرکە ساددا برا و خوش کرد بۆ دروست دەکا. دەستم کرد بە پیزا خواردن، وتم بۆ ناخۆی. کڕۆنیکە وەڵڵاهی شەرمت لێ دەکەم. ماکوان دەبێ خۆ کەسەکەم، تۆ خوشکی منی، ڕوو دەکەمە دیوارەکە تا نانەکەت دەخۆی. کڕۆنیکە زیاتر مەبەستم ئەو باسەیە کە بۆی هاتوو، نازانم چۆن باسی ئەو کارە قێزە و نانەی خۆمت بۆ بکەم. وەڵڵاهی مەرگ بە ئاوا دەخوازم ئێستا. ماکوان خوا عەفوت بکە، هەڵەیەکە و کراوە، دەبێت چارەسەری بۆ بدۆزینەوە. کڕۆنیکە کۆنتراکتێک هەیە لە نێوانی من و فرانکدا، ئەگەر ئەو کۆنتراکتە بەتاڵ بکرێتەوە ئەوە من هیچ کێشەم نامێنێ لەگەڵیدا. ماکوان کۆنتراکت ئەگەر بە پارە چارەسەر بێ ئاسانە. کڕۆنیکە تۆ خۆت دەزانی من تا ڕادەیەک کێشەی پارەم نییە، بەڵام ڕاستە کۆنتراکتەکە بە پارەیە، بەڵام هەر تەرەفێک پەشیمان بۆیەوە تەرەفی بەرامبەر نرخ دیاری دەکە. ماکوان ئەم کۆنتراکتە بۆ چییە؟ کڕۆنیکە ئەو کاری فرانک دەیکا بەشی زۆرە، من لە چەند بەشێک بەشدارین کردووە. لە کاتی نەفامیمدا ئاواتم ئەوە بوو کە کار بکەم لەو بوارانەدا، پارەکەی زۆر بوو. بارحاڵ بەشە سەرەکیەکەی دەزانی، نامەوێت سرت بێشێنم. ماکوان ئەگەر مەبەستت پیاوی هەوەسبازە کە بە کوشتنی ئافرەت ئارەزویان دەوڕوژێت و بە مردووی سێکسی لەگەڵ دەکەن، بەڵێ باش دەزانم و ئاگاداری ئەو کارە قێزەونم. کڕۆنیکە بەشێکی تری یاری قومارە کە لەسەر وەرزشوانەکان دەیکەن، وەک یاریەکانی تای بۆکس یان کیک بۆکس. ماکوان ناشێت کڕۆنیکە کیک بۆکس یاری بکە. کڕۆنیکە کورە نەوەڵا ئەو ئافرەتە ڕووتانت بینیەوە کە لەگەڵ یاریەکاندا دەستنە سەر ستەیزەکە. ماکوان بەڵێ بینیومە. ئەوە چییە؟ کڕۆنیکە هەر یاریزانێکی کیک بۆکس 1-2 ئافرەتی لەگەڵدایە، ئەو ئافرەتانە خۆ بە خۆڕایی لەوێ نین، ئەزانی؟ ماکوان بەڵێ بێگومان دەزانم. کڕۆنیکە لەو بەشەش زۆری هەیە، گرانترینیان ئەوانن کە ئەگەر یاریزانەکان یەکەم تا سێم بن ئەوە دەتوانن ئافرەتێک هەڵبژێرن تا سپۆنسەریان بێت و لەگەڵی ڕابێرن. بەداخەوە من لەو جۆرم. کۆنتراکتەکە دەڵێ یاریزانێک تەنها دەتوانێت کە یەکەمی گروپەکەی خۆی بێ، ئەو ئافرەتی کە هەڵی بژاردووە بۆ سپۆنسەر کۆنتراکتەکەی بەتاڵ بکاتەوە، بەو مەرجەی یاریەکەی لەسەر قومار بێت و پەیوەندی نەبێ بە یاریە نێودەوڵەتەکانەوە کە بۆ وڵاتەکان ڕێک دەخرێ. تێگەیشتی لێم؟ ماکوان ئەگەر ڕاستی دەوێت نەوەڵات تێنەگەیشتم. کڕۆنیکە بە کوردی و پوختی ئەو کۆنتراکتە لە نێوانی من و فرانکدایە، لەبەر ئەوەی زەریبەی لێیاوە دەتوانێت دژم بەکاری بهێنێ. ماکوان ئەم یاریە یاساییە؟ کڕۆنیکە بەڵێ یاساییە، لە بەریتانیا و ئەڵمانیا و ئیسپانیا و زۆربەی وڵاتانی تر دەکرێت. ماکوان دەی چاوی دەرێ با بسێ شکات بکە، خۆ ناگیرێ، ئەو پەڕی پارەکەت بێتە سرت، بڕۆ ژماری بانکەکەت بەتاڵ بکەوە، با فرانک هەر بۆ خۆی سیر بخوا و زوڕ نالێبە. کڕۆنیکە ڕاستە من کێشەم هەر ئەوە نییە، کێشەکەم فرانکە وازم لێ ناهێنێ. ئەمەوێ بڵێم ئایا دەکرێت من خۆم بشارمەوە تا مردن بەم شێوەیە؟ ماکوان ئەی بۆ ناسیتەوە بۆ کوردستان؟ کڕۆنیکە بیرم لێ کردوتەوە، بەڵام چی لێ دایکم بکەم؟ لێرە لە ژێر چاودێری پزیشکی دڵدایە، نامەوێت لەبەر خاتری خۆم ئەویش بخەمە ناڕەحەتی و عەزاب، دڵیشم نایە بەجێی بهێڵم لێرە، کەسی نییە.
ماکوان ڕاستە بەڵام من نازانم چیم پێ دەکرێ با بیکەم ئەگەر خۆت پلانت هەیە پێم بڵێ. کرۆنیکە نازانم سرم لێ شێواوە و بیرم بۆ ناکرێتەوە. ماکوان من زانیاری تەواوم لەسەر نییە، ئەم کەسە شوێنی دیار نییە و دێت و دەچێت و یاری بە خەڵک دەکە. خۆ دەتوانم چوار پیاوی ئازا و چاونەترس بنێرمە سەری، بەڵام دوای ئازاری تۆ دەدا. تەنانەت من لە خۆشم ناترسم چونکە من ئەتوانم خۆم بپارێزم بەڵام خەمی تۆمە. کرۆنیکاش دەستی کرد بە گریان وتی ئێستا هەست بە تەنهایی دەکەم. ماکوان ئاخر خۆ منیش ئەوەندە وەرزشوان و بەتوانە نیم، بەخوا هیچ لە وەرزش نازانم، بەڵام ئەگەر چەقۆیەکم پێبێ یان تێڵایەک لە 34 ئێم ئینجا خۆ ئەمە شەڕی عەشاری نییە تا بسمە ناوە و گوێی نێمێ. ئەوە هەمووی تەکنیک و هێزە و توانای وەرزشی ئەوێ، منیش نەک هێزم نییە بەڵکو هیچی لێ نازانم. کرۆنیکە ئەزانم ئەوە ئیشی تۆ نییە، منیش داوای ئەوەت لێ ناکەم. ماکوان یەک شەیتان شک ئەبم ئەگەر بەو نەکرێ بە کەس ناکرێ. کرۆنیکە شەیتان کێیە مامۆستا ماکوان؟ بە پێکەنینەوە وتم ئەوە یەکەم جارە بە زدی بڵێ مامۆستا ماکوان. ئەو شەیتانە ناوی وەرماشە، بیبینم باسەکەی پێ ئەڵم لەوانەیە ئەو بتوانێ هاوکاریمان بکە. کرۆنیکە ئەی بۆ تەلەفۆنی بۆ ناکەی؟ ماکوان بڕوا بکە تەلەفۆنی نییە، دەنا حەزم بە چارەی نییە لەبەر خاتری تۆ کارم پێیەتی. کرۆنیکە ناوەکەی سەیرە خەڵکی کوێ؟ ماکوان واز لە ناوەکەی بهێنە قەرەزە، خۆشم نازانم خەڵکی کوێ. کرۆنیکە ماکوان تخوا هاوکاریم بکە دەستم لێ بەرمەیە. ماکوان دڵنیا بە ئەو خەمە سەرسەرم و خوشکی خۆمی، پێشتر پێم نەوتی خوشکمی، دڵنیا بە قسەی سەردەمم قسەی ناو دڵیشمە. کرۆنیکە من ئەمڕۆ جێگاکەم ئەگۆڕم، دەچم بۆ ئەم شارە، کەس جێگاکەم نازانێت تۆ نەبێ. ماکوان ئەو شارە سویدە بۆ لە نەرویز نابی. کرۆنیکە کێشە نییە لەوێ مۆتێلێکم دەستکەوتووە، هەرزانە و نزیکی نەرویزیشە کە دەتوانم هاتووسۆ بە دایکم بکەم بۆ دکتۆر و خەستەخانە. ماکوان وەک وتم ئێستا هیچ بە مێشکمدا نایە، بەڵام هەرسی ڕوویدا زوو ئاگادارم بکەو، لە منەوە زۆر دووریش بیت خێرا خۆم دەگەیەن مەلات. کرۆنیکە هەندێک دیاریم بۆ هێناوی، ئاوی زەمزەم و دوو دزداشە و هەندێک کتێب لە ناو سیارەکەیە دام نەگرتووە، لەگەڵم وەرە با بدەمێ. ماکوان بەسەر چاو با بڕۆین فەرموو. کرۆنیکە دەکرێت داوایەکت لێ بکەم؟ ماکوان فەرموو ئەو جدیاتە چییە کچی خۆم قسە بکە. کرۆنیکە ئەوە کلیلی ماڵی خۆمانە، دەتوانی بچیشتی ناو سەلاجەکە فڕێ بدەین نەوەکو بۆن بکە، بەو هۆکارە بۆنی ناخۆشی دراوسەکان هەراسان بکات و پەیوەندی بە پۆلیسەوە بکەن، نامەوێ هیچ شتێکی نەخوازرا و ڕوو بدە. لێرە چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیریشتان نەچێت ئەگەر ئەتانەوە هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبە کارت چالاک بکەن. وە لە بیریشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.